جژنی نەورۆزتان لێ پیرۆز بێ. پیرۆز بێ لێتان چی؟ ئاگرپەرستی. إن لكل أمة عيدا. همو أمتك جژنی خۆی هەیە. یەهود جژنی خۆی هەیە. تۆ بۆ نییە بڕۆی جژنی یەهود کەی. نەسارا جژنی خۆی هەیە. گاور جژنی خۆی هەیە. بۆ نییە بڕۆی بەشداری جژنی ئەوان کەی. علمانیەت جژنی خۆی هەیە. دیموکراسیەت جژنی خۆی هەیە. شوعیەت هەیەتی. کۆمۆنیست هەیەتی. باشە هیندۆسی گاپەرست هەیەتی. بوزی هەیەتی. ئاگرپەرستی مەجووسی ئێران هەیەتی کە نەورۆزە. نەچی بەشداری بکەی نابی بەوان. ئەنجا بە قوربان و ڕەمەزانە فەرمێ هەذا عیدونا. ئەوەش جژنی ئەمەیە. کەواتە جژنی موسڵمان جیا لە جژنی کافر. بۆیە موسڵمان بۆی نەجژنی کافر بکە. و لە فەرمودەیەکی ترا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هاتە مەدینە. سەیری کرد ئەنساریەکان دوو ڕۆژیانەیە، ڕۆژی میهرەجان و ڕۆژی نەورۆز کە تیایە جەژنە گێڕ. فەرمیوە چیەکەن؟ وتیانە و دوو ڕۆژەمان هەیە ڕۆژی میهرەجان لەگەڵ ڕۆژی نەورۆز ئێمە تیایە ئاهەنگی گێڕین. ڕۆژی نەورۆزیان لە فورسەوە وەرگرتە بوو، ڕۆژی میهرەجانیشیان لە ڕۆمەوە وەرگرتە بوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی خوای پەروەردگار بۆی گۆڕین بە ڕەمەزان و بە قوربان. تەواوی تر بۆتان نییە لەو دوو ڕۆژەیە ئاهەنگ بگێڕ دڵخۆش بەڵکو ڕەمەزان و قوربانە و هیچی تر. جا بۆیە بەڕاستی ئەو جژنانەی کە ئەمڕۆی بینی هەمووی شیرکیە و هەمووی دانراوە بۆ دژایەتیکردنی دینی خوای پەروەردگار. بۆیە نابێ بە هیچ شێوەیە بەشداری جژنەکانیان بکەی چونکە چوویتە دینەکەیانەوە. ئیمامی ابن قەیمی جەوزی لە ئەحکامی ئەهلی ذیممەیە فەرمی هەر کەسێ بە نەسڕانیەکان بڵێ جەژنی لەدایکبوونی عیساتان پیرۆز بێ وەکو ئەوە تەعظیمی سەلیب بکە. فەرمی باشترە بۆی هەرچی گوناحی گەورەیە بیکە بەزەوە ناڵێ چونکە ئەوە کافر بوون. چونکە پیرۆزبایان لێکە یادی لەدایکبوونی خوایە. لای ئەوان عیسا کێ خوایە؟ پیرۆزبایی لێکاڵێ پیرۆز بێ لەدایکبوونی خواکەتان، پیرۆز بێ لەدایکبوونی کوڕی خواکەتان. لای مەذهبێکی تریان کوڕی خوایە، لای ئەرسە دەوڵەتەکانیش یەکێکە لە سێ خواکە. پیرۆز بێ لەدایکبوونی یەکێ لە سێ خواکەتە. چی ئەڵێ پیرۆز بێ؟ باس چێکی خۆ تووشی کوفر و شیرکەکی. جەژنی نەورۆزتان لێ پیرۆز بێ. پیرۆز بێ لێتان چی؟ ئاگرپەرستی بە گەورەدانانی ئاهورا مەزدا یا هەریمەن. بەس چیم بۆکەی برا ئەمانەمووی جەژنی وەثەنی و کوفرین تۆ بۆت نییە بە هیچ شێوەیە بەشدار بی تیایەک نا لە دین دەرەچی بێ.